مساجان السلام عليكم. عليكم السلام ورحمة الله باوشي ريبين براي عزيزم. من دوسية بسيارمي دوسية دواني كان أسر قرآن أرلاني لكواه مجاري جناب فيلم القرآن أي خنته ورد رأيي لسرب كي. برسيارية كمان. أما سلام لين سورة لقمان خو يعني أو كرسولة كمان لو هلا بروي كون سحتي أم كري كردوا خوش بلين حزتي لقمان نذا بويت قومي آية وحي بواتوه كتابي بواتوه. بس شاو جواب الدموه. سورة كهف بشاك خواي قرباسي ذي القرنين ذي القرنين أو جر كتابي بواتو يا هر نذا بويت قومي يا هر بو يأجوج مأجوج بوا. پیغمبر بوا بالله. بس القرآن أروى بخونا زنبز أما أنت سورة كخواي قرب فرمي ما كان نبي أن يغل ومن يغل يأتي بها غل يوم القيامة أو ما توزب مارون كيتو. بس شاو. جاب بشارجي كشم ما مسايني وهي بلين منال يعني تقدري خواي قرب أنا آية كرياك شل هي شيء نتلا خوي لشون يدوزيتو يعني لهر شيء لا فين الخانية تجيبي وبيبقى من ناري خوي ورا يلي با ميرات بوكو خري خوي بوكو لحي خوي بس تشاوان جا دمو بسيار كان جا مباكر يبين بس تشاوان شو بسيار والله أم بسياري كان بلي توزد وجه بهربو برنامجش بو هنيش ما مسابلين هي وهي بلين خوي بازين تسر خوي تاتر هذا باس كردن دروسه مثلا بون مناخ عبره شتيك أبيك إنها تو خانم أبيك إنك باسي حركات على أو تاتر هذا باس كذا بس لو يحب وخوي وهذا غيبتي بكي فرما ما مقصد ما حتى وقو خسي يخش بو برنامج شو بوش أشيل كتير بوستاب نستيل كات يخوي كابراء هبوا بلين أموزان رأى بلا حاكم باسي خارجي كردو تعليل خلقه والزمي جاري حاكم للرأي خوا جاري كيبو كفيلي بريا والحاصل روجه هاوینه به وقت ایسا گرم سرقا کابرای گبینی خمساله چی زل جوتی جزمی کرد پی مل پی چی خوی پیچا و تو وقت سیبریا بیاد. علی بال پالی کابرای اگری علی ورکاک علی بو چوله توره. علی ایوا بله حکم علی ولی حکم اعدامش خوی باسی آم خوی باز ناینه تسر خوی. یعنی کابرای حکم بس موی بلا من قصدی خوی باز ناینه تسر خوی. نشاد دکی هر باسی کن بله. بس كانت جيش باوشي نفس شجمع حكم إعدام شغيباتي أنا هلكم خوي واي كدو كباسي كم على هذا پیغمبر صلی الله علیه و سلم دەستەکان خۆش باوکی ڕێبین پەیامەکانت گەیشت زۆر سپاس. باوکی ڕێبین وەکو دوا پەیوەندی بەڵێ لە سوورەتی لوقماندا بۆیە سوورەتەکە ناونراوە لوقمان لەبەرەوەی ئامۆژگاریە بە نرخەکانی لوقمانی حەکیمی تێدایە بۆ منداڵەکەی بۆ جگەر گۆشەکەی. یعنی ئەگەر ئینسان هیچ کتێبێکی پەروەردەی نەبێ من کاتی خۆی لە مزگەوتی ڕێگای بەهەشت لە هەولێر زنجیرە باسێکم هەبوو لەسەر ئەوەی چۆن منداڵەکان نەسیحەت دەکەی. ئەم قورئانە پڕ بەرەکەت و بەخشە باوکی ڕێبین موسڵمانان بینەرانی بەڕێز ئەگەر هیچ کتێبێکی پەروەردەی منداڵ نەبێ یعنی ئێستا بەدایان کتێب پەروەردەی منداڵ هەیە بڕواتان هەبێت 100 کتێب لەسەر پەروەردەی منداڵ بخوێنەوە بە ئەندازەی ئەو چەند ئاەتەی سوورەتی لوقمان کە ئامۆژگاری کوڕەکەی دەکا لەسەر عەقیدە و هەڵسوکەوت و ڕەوشتە جوانەکان و لابردنی بەڵاو موسیبەت لەسەرت 100 دانە کتێبی گەورەی مەوسوعە لەسەر پەروەردەی منداڵ بخوێنیەوە وەڵڵاهی جێگای ئەو چەند ئاەتە ناگرێت. خۆزگە هەموو دایک و باوشێک جوان لێ حاڵی دەبوو مانگی جارێک 2 هەفتە جارێک دادەنیشت و یەک ئامۆژگاری منداڵەکانی بە سوورەتی لوقمان دەکرد. لوقمان پێغەمبەر نییە بەڵام یەکێکە لە حەکیمەکان لە داناکان ئامۆژگاریەکانی هێندە جوان و بەجێن پەروەردگار لە قورئانەکەیدا هەتا قیامەت تۆماری کردووە. سوورەتی کەهف باسی زولقەرنەین دەکەن. زولقەرنەین پێغەمبەر نەبووە بەڵام پاشایەکی دادپەروەر بووە پاشایەکی دڵسۆز بووە پاشایەکی چاکساز بووە. ڕۆژهەڵات و ڕۆژئاوای ئەو کاتە کە زەوی دیارە مەبەزەوە نیە لە رووسیاوە هەتا دەچێتە شیمالی نەروی جوانی بەدەستەوە بێ ئەو زەمانی کە دەسەڵاتی تێدا بووە لە بەشی ڕۆژهەڵاتیەوە بۆ ڕۆژئاوا زۆر دادپەروەر بووە بەردەوام بە دووی چاکسازی داگەڕاوە فەساد و دەرگاکانی خراپەکاری لەسەر مرۆڤەکان داخستووە یاجوج و ماجوج دەرگاکانی لەسەر داخستون پێغەمبەر نەبووە بەڵام پاشایەکی دادپەروەرە بۆیە قورئانیش ئاماژەی بەوە کردووە ئەوانەی کە دەسەڵاتداری وڵاتن ئەگەر دادپەروەر بن ئەگەر چاکسازی بکەن
ئەگەر دەرگاکانی فەساد داخەن لای خوا زۆر بەڕێزن ئەوە تا خوای پەروەردگار ناوی ذیلقەرنەینی لە قورئانە هێنا کە هەرچەند پێغەمبەر نییە بەڵام فەرمانڕەوایە دەسەڵاتدارە پاشایە لەبەر عەدالەتەکەی لەبەر چاکسازیەکەی لەبەر داخستنی دەرگای فیتنە و فەساد ئەمەش دەرسێکە بۆ دەسەڵاتداران لەسەر زەویدا کە چاو لەو بکەن بۆی ڕێزداری لای خوا و لای خەڵکی خۆشیان بن. هەیە منداڵی نییە منداڵ هەڵدەگرێتەوە ئەو بابەتێکی بەجێیە ئەو منداڵی کە دەیهێنی بۆ ماڵەوە ئەگەر بێت و منداڵێکی ساوای شیرەخۆر بێت لە مەسافەی 2 ساڵدا لە ماڵیشەوە خێزانت منداڵێکی بە بەرمەمکەوە بێ شیر بدا خێرا شیری بداتێ ئەوە دەبێتە منداڵی شیری خۆت و دەستنوێژی لەم ئەگە کوڕێک بێ بۆن و دەستنوێژی لەم ژنە ناشکێ و دەستنوێژی لە کچەکانی ماڵەکە ناشکێ. ئەگەر منداڵێک بێ هەڵگیرایەوە ئەم ماڵە هیچ منداڵیان نەدەبوو لەبەر بێ مناڵی چوون ئەم منداڵیان لە خەستەخانە وەرگرت کەسێک 2 مناڵی بەسکێک بۆ و دایکیان مردۆ پێی بەخێو ناکرێن ئەڵێ هیچ منداڵێک لە ڕای خوا ڕابەخێوکە ئەم ژن و پیاوە بۆ خوان هیچ منداڵیان نییە کەواتە دایکەکە شیری تێدا نییە بەڵام کە هێنایەوە ماڵەوە خوشکێکی ئەم ژنە خوشکێکی ئەم ژنە شیری تێدا بوو منداڵی بەخێو دەکرد منداڵی ساوای هەبوو خێرابی بە 3 ژەم تا 5 ژەم شیری لێ بخوا چونکە ئەو کاتە دەبێتە مەحرەمی ماڵەکە دەبێتە یعنی ئەم دەبێتە پوری شیری دەبێت مێردەکەی بێتە مێردی پورەکەی تر بەم شێوەیە دەبێتە مەحرەمی ماڵ بەڵام ئەگەر شیر نەخورا یان لە پورەکەی شیرێک نەخورا هیچ نەبوو ئەگە کوڕ بوو ئەم کوڕە گەورە بوو دەستنوێژی لەمەی کە ئێستا دایکێتی بە حیساب کە هەڵی گرتوێتە وەکو دایک دەستنوێژی لێ دەشتێ لە دوای ئەو هەڵگرتنەوەەوە خوای گەورە منداڵی پێبەخشین کچی پێبەخشین ئەم کوڕا لەگەڵ ئەو کچانەدا دەستنوێژی لە یەک دەشتێ و هاوسەرگیریان بە یەکەوە دروستە مەحرەمی یەکتر نین بەڕێزان دوای ئەوەوە میراتی بە هیچ شێوەیەک لێ ناگرێ هەر کەسێ منداڵی کەسێک وەرگێ بۆ منە کەسێک 2 بران بینی و یەکیان مناڵێکی داوە بە ماڵەکەی تریان کە مناڵی نییە ئەم مناڵە بە هیچ شێوەیەک میرات ناگرێ ئیلا مەگەر ئەم دایک و باوکە لەو پارەی کە خۆیان هەیەە لەوەی کە دەبێتە میرات لێیان نەگاتە سێیەکی ماڵەکە زیاتر بۆ نمونە 90 وەرەقەیان هەیە وەسیەت بکەم بڵێ 30 وەرەقە دۆلار لەم 90 وەرەقەی کە بۆ میراتگیرانم بەجێ دەمێڵێ من تەبەڕوعم کرد بەخشیم بە بەخشندەی بەم منداڵە ئەینا 1 دینار لەو ماڵە ناگرێ ئەگە 100 ساڵ لەو ماڵە بەخێو کرابێ بابەتێکی ڕوونە بە هیچ شێوەیەک میراتی لێ ناگرێ هەیەوا دەکات پرسیاری کۆتایی هەیەوا دەکات غەیبەتی بکەیت بەڕێزان غیبەتکردن شتێکی خراپە ئیلا حدیثێکی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم دەفەرمێ مەطل الغنی ظلم يحل عرضه وعقوبته دەوڵەمەندی قەرزشوێر جەنابەت باوکی ڕێبین قەرزت داوە بە کابرایەک لە پێناوی خوا دەستت گرتووە بەڵام هەیەی ڕۆژان خانوەکەی دەکا بە 2 قات سارەکەی دەگۆڕێ قاتی شاڵی زاخۆی لەبەر دەکا بەڵام 50 وەرەقەکەی جەنابەت ناداتەوە 40 وەرەقەکەی تۆ ناداتەوە ئێتە 2 جارت پێوتۆ 10 جارت پێوتۆ لەبەر چاوی تۆ شت دەگۆڕێ قەنەفەی ماڵ دەگۆڕێ کەلوپەلی ماڵ دەگۆڕێ سارە دەگۆڕێ خانوو دەکا بە 2 قات و 3 قات پارەکە ناداتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ قەرز شوێری دەوڵەمەند دروستە هەم شکاتی لێ بکەی چی لای حاکم شکاتی لێ بکەی بەگرتی دەی هەمیش غیبەتی بکەی بە خەڵکی بڵێ وەڵڵی فڵان کەسینە کوڕە خۆتانی لێ پارێزن وەڵڵی دەستی منی بڕیەوە 50 وەرەقەمی لایە ئەوە تا خانوو دروست دەکا سارە دەگۆڕێ ناوماڵ دەگۆڕێ مەسرەف دەکا قاتی شاڵی گرانبەها لەبەر دەکا ئەمە دروستکرد بعنی لەم ڕادەیەدا بەڵام وانە بێ بوختانی بۆ بکەیت ئەنجا نەڵێ وەڵا لەدایان پیسی بەکارێنێ نەعوذ بالله لە حەدی خۆی زیاتر نە دروستە لای حاکم شکاتی لێ بکەی ئەو شکاتکردنە هیچ عیبەیەکی تێدا نیە و دروستە باسکردنەکە لە چوارچێوەی ئەم سیفەتە خراپەدا بێکێتەی دایەتی کە قەرز شوێرێکی دەوڵەمەندە بەڵام لە دوای ئەوەوە حتا خۆمان بپارێزین لە غیبەت و باسی خەڵک ئەوەی کە نمونەت هێنایەوە کابرا جلێک لەبەر دەکا قەت پەیوەندی بەمنەوە نییە ئەگە بۆم کرا دەچم ئامۆژگاری دەکەم دەم ئەم جلەت ناشەرعیە ئەم جلەتی ئەم وەرزە نیە ئەم جلە لە تۆ ناوەشێتەوە ئەویش 2 بە 2 نەسیحەت و نوسح و بە زمانی شیرین ئامۆژگاریەکی موسڵمانانەی بکەی وەکو دڵسۆزێک کە تۆ برای منی ئەگەر ئافرەتە خوشتی منی ئەویش لەبەر چاوی خەڵکە کەرامەتی نەشکێنی 2 بە 2 پێی بڵێ ئەگەر زانیت قسەت لێوەرناگرێ و سوودی نییە زمانی خۆت بپارێزە ئەو پەیوەستی بە تۆوە نییە و لە قیامەتا پەروەردگار پرسیار لە تۆ ناکا بەرامبەری وەڵام پرسیارمان لێ دەکات لەسەرەوەی بۆچی زمانمان بەرامبەر بە خەڵک بەکارهێنا بۆچی غیبەتی خەڵکمان کرد